بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ بانیتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە تا کۆتایی پرۆگرام بینەرما بن و سوود لەو بڕگە و بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون. جگەلەوەی کە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە دواتر هەر یەکەیان لە کاتی خۆی داماژە پێدەدەین کە بڕگە و بابەتەکانمان چین، بەڵام لەگەڵ ئەوەشدا دوو تەوەری سەرەکیمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین. لە یەکێک لە تەوەرەکانماندا کە ئەمڕۆ ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوە یاخود ڕوبەڕووبوونەوەی جگەرە کێشانە کە ئەم ڕۆژە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە دەستنیشان کراوە و لەم ڕۆژەدا لەسەر ئاستی جیهانی چەندین چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت بۆ شیارکردنەوەی هاوڵاتیان لە بەرامبەر زیانەکانی جگەرە کێشاندا. هەڵبەت جگەرە کێشان یاخود ئەو کەسانی کە جگەرە دەکێشن لەسەر ئاستی جیهانی واتە لەسەر ئاستی کۆی ژمارەی دانیشتوان نزیکەی 1 ملیار کەس دەبن کە جگەرە دەکێشنەوە لەو ژمارەیەش ساڵانە 7 ملیۆن کەس بەهۆی جگەرە کێشانەوە گیان لەدەست دەدەن. هەڵبەت کە دەڵێن بەهۆی جگەرە کێشانەوە مەرجنیە ڕاستەوخۆ بەهۆی جگەرەکەەوە بێ بەڵکو ئەوەیە کە بە ناڕاستەوخۆواتە جگەرە کێشانەکە کاریگەری دەبێت لەسەر جەستەی کەسەکان واتە گرفتی تەندروستی بۆ دروست دەکات و بەهۆی گرفتە تەندروستێکەوە گیان لەدەست دەداواتە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ جگەرە کێشانەکە. جا ئەمڕۆ ئێمە لەم بەرنمەیەدا و لە یەکێک لە بەشەکاندا و لە تەوەرەکاندا باز لە ئەم ڕۆژە دەکەین و لە هەمان کاتیشدا بازە زیانەکانی جگەرە کێشان دەکەین. هەڵبەت ئێستا لەگەڵ جگەرە کێشاندا یاخود لەگەڵ جگەرەدا چەندین بابەتی تر هاتۆتە پێشەوە. مێژووی بەکارهێنانی جگەرە بۆ خۆی دەگەڕێتەوە بۆ سەدەی 15 لە سەدەی 15دا دۆزراوەتەوە، دواتر لە سەدەی 16دا کراوە بە جگەرە و لەو کاتەوە جگەرە دەکێشێ هەتا ئێستا بەپی سەردەم و بەپی گۆڕانکاریەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە لە ڕووی چەندایەتی لە ڕووی چۆنایەتیوانێ بۆ پیکە بەکارهێنەرێکی زۆر هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەردەوام بەرەمهێنانی جگەرە ڕوو لە زیادبوون و هەڵبەت هەرێمی کوردستانیش هاوردەکردنی جگەرە هەتا ئێستا ڕێژەکانی ڕوو لە زیادبوونە. ئێستا هەر جگەرە نییە بەڵکو نێرگەلە هەیە، ڤایپ هەیە، واتە جگەری ئەلکترۆنی هەیە. باز لە زیانەکانی دەکەین و لەگەڵ ئەوەشدا ئەگەر کەسێک بیەوێت واز لە جگەرە کێشان بهێنێت ئەوە ئایا هیچ ڕێگەیەکی زانستی هەیە بۆی کە بتوانێت واز بهێنێ یاخودنا ئەگەر هەیە ڕێگەکان چی دەبێت. ئەمە تەوەرێکمان دوا بەدوایەوە تەوەرێکی ترمان هەیە کە تایبەتە بە ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سبەینێ 48مین ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە، 48 ساڵی پڕ لە خەبات و پڕ لە سەروەری و پڕ لە تێکۆشان لە مێژووی خەباتی خۆیدا. هەڵبەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی پڕخەباتی خۆیدا لە سەرجەم بوارەکاندا گرنگی پێداوە، لە سەرجەم بوارەکان و سەرجەم سێکتەرەکاندا جێگا دەستی دیار بووە. جا ئەمڕۆ باز لە سێکتەرێک دەکەین یاخود باز لە بوارێک دەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی پێداوە، ئەویش بواری ژینگەیە، چ لە سەردەمی شاخ چ لە سەردەمی شار و ئێستەشی لەسەر بێ گرنگێکی زۆر بە لایەنی ژینگەی دەدات. ئەوە بوو کە پارساڵ لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا سەرۆک پاڤڵ بڕیاری ئەوەیدا کە دەبێت 1 ملیۆن نەمان بچێنێت هەتا ئەم ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. بوونی بڕیارێکی لەو شێوەیە، بوونی سەوزکردنی کوردستان چ کاریگەریەکی دەبێت لەسەر کوردستان و پاشان لەسەر ناوچەکە بە شێوەیەکی گشتی. ئەمە کۆی پرۆگرامەکە یاخو کۆی هەردوو تەوەرەکەی کە دواتر لەسەر هەر یەکەیان میوانمان دەبێت و گفتوگوی زیاتر لەسەر بابەتەکان دەکەین. دەچینە لای پێشکەشکردنی بڕگەکانی ئەمڕۆمان کە سەرەتای پرۆگرامەکە بە بڕگەی وەرزشی دەست پێ دەکەن و دەبێتە دەستپێکی ڕۆژ و دەستپێکی پرۆگرام، ئەویش وەرزشەکانی لەش جوانیە بە بزانی چی لە خۆ دەگرێت. سڵاتان لێ بۆ بیانیتان باش. تەبعاً هەمومان حەز دەکەین کە شتێکی پانمانە بێ و یا پێمان بڵێن ئەم کەسا کەسێکی چوارشانەیە. بۆی لە ڕاهێنانی پشتمانە سێ ڕاهێنانی سەرەکی هەیە کە پێویستە ڕۆژانە بیانکەین، تێکەڵی ڕاهێنانەکانی پشکەین و با دەست پێ بکەین.
ڕایەنانی یەکەممان کە ئەزانین بەشی پشت لە 3 ماسڵ بۆ 4 ماسڵ پێگاتووە ئەمە لاکتە یانی لاکانە بەم شێوەیە بەسەری ئەیداگرین بە هێواشی بەرزەکەینەوە بەمان زەختێکی زۆرە لەسەر پشتمان ئەگە بتوانێ هۆڵکەین باشترە دوکمە بەسمانەوە ڕاگرتن ڕاهێنانی دووەمان بۆ میدڵباک و تراپسپاکە با دەست پێ بکەین بەم شێوەیە ڕاکێشانەکە سریع هۆڵدێکی تێ ئەبێ 1 2 گەڕانەوە 1 2 بەم هۆڵدە و وەستانە زەختێکی زۆر زیاترەچێت لەسەر پشتمان ڕایەنانی سێمان بۆ درێژکردنی ماسولکەی دەفەیە ئەم شێوە طبعا هەموو کوردەم یارە بە خەڵەتەکە بە سەریعی وەرزی ناکەیتەوە بە هێواشی هۆڵدێک سەریعی دابەزانەوە وەستان بەمەش هاتینە کۆتایە بڕگەی ئەو ڕۆمان و بەوێ سوود بینین بۆ هیوایی کە سووتان لە بڕگەی وەرزش وەرگرتبێت و دوا بە دوایەوە دەچینە لای راپۆرتێک کە باس لە توێژینەوەیەک دەکات و دەڵێ بەهۆی دوورکەوتنەوەی مانگ لە زەوی ڕۆژ درێژتر بووە بابێ کۆبینەری بین. توشنەوەیەکی نوێ سەلماندوێتی لە ڕابردوودا ڕۆژکوورتر بووە بەهۆی تێپەڕبوونی کات ئێستا درێژترە هۆکارەکانی ئەمەش دوورکەوتنەوەی مانگە لە زەوی زانیاری ئاژانسی بۆشایی ئاسمانی ئەمریکا ناسا دەڵێت لە ڕابردوودا باوەڕمان وابووە بەهۆی هێزی ڕاکێشانی زەویەوە دووری مانگ لێەوەی جێگیر بووە بەڵام ئێستا بۆمان دەرکەوتووە بە تێپەڕبوونی کات مانگ لە زەوی دوور کەوتوتەوە بەپێی ئەنجامی نوێترین توێژینەوە پێش 100 ساڵ مانگ لە زەوی نزیکتر بووە هەر بۆیە ڕۆژەکانی زەوی کورتتر بوون بۆ نمونە پێش 1.4 ملیار ساڵ ڕۆژ لەسەر زەوی تەنها 18 سەعات بووە بەڵام لە سەدەی 21دا بۆ تا 24 سەعات هەر بەپێی ئەنجامدانی توێژینەوەکە لە هەر ساڵێکدا 3.82 سانتیمەتر مانگ لەسەر زەوی دوور دەکەوێتەوە هەتا زیاتریش دوور بکەوێتەوە ڕۆژ درێژتر دەبێت. نەخۆشی بەڕیشاڵبوونی سیەکان کە یەکێکەوە نەخۆشیانەی کە دووچاری کۆندامی هەناسە و سیەکان دەبێتەوە کە ئەمە یەکێک دەبێت لە بڕگەکانی ئەمڕۆمان و ڕێنمایی تەندروستیمان هەیە دەربارەی با بەیەکۆ بینەری بین بزانین نەخۆشیەکە چییە چۆن دروست دەبێت و لەگەڵیشیدا چارەسەرەکەی چییە. بەڕێزانم کاتتان باشە لەم بڕگە پێم باشە باسی نەخۆشیێکی ترتان بۆ بکەم لە نەخۆشیەکانی سیەکان کە ئەویش بەڕیشاڵبوونی سیەکانە. بەڕیشاڵبوونی سیەکان نەخۆشیێکی زۆر باو نییە بڵێم زۆر باوە بەڵام کۆمەڵی هۆکاری هەیە کۆمەڵی هۆکاری هەیە لە وڵاتی ئێمە زۆرە بۆیە حەزەکەم تەرکیزی بکەم مەسەرە.
یەکێ لە جۆرەکانی ڕیشاڵی سیەکان ئەوەیە کە هیچ هۆکارێکی نییە بەڕاستی و پەیوەندی بە شتێکی دیاریکراوە نیە، پەیوەندی بە ژینگەی دیاریکراوە نیە، پەیوەندی بە دەرمانێکی دیاریکراوە نییە. ئەمە هیچ حلێکی وانە کۆمەڵە عیلاج هەیە، دوو عیلاجی هەیە بە هەیە هەبێت تا ئێستا ئەی بە نەخۆشەکان بەڵام چارەسەری ناکە بە سێواشی ئەکاتەوە عیلاجی ئاخری لەوانەیە گۆڕینی سیەکانی بێ. بەڵام کۆمەڵێ هۆکاری تر هەیە، کۆمەڵە جۆری تری ڕیشاڵبوونی سیەکان هەیە کە هۆکاریان هەیە پێم باشە تەرکیزکەینە سەر ئەمایان. یەکێ لەوانە جۆرێک لە ڕیشاڵی سیەکان هەیە بە ڕیشاڵبوونی سیەکان هەیە کە پەیوەندی بە بوونی تەیر و پەلەوەر و حیواناتەوە هەیە لە ماڵەوە کە لە کۆمەلگای ئێمە لە زۆربەی شارەکانی عراقەتوانم بڵم ئەمە باوە زۆربەی ماڵەکان تەیریان هەیە، کۆتریان هەیە، کەویان هەیە، نەخۆ ماڵ هەیە مریشکی هەیە، ماڵ هەیە لە لادەکان ڕووبزنیان هەیە، سێرەی ئەندامێکی خێزانەکان هەیە چەند ساڵێکە کۆکەی هەیە و دەودە تەنگە نەفەزەبێ ئۆکسجینی دائابەزێ. لە هەندێک شوێن و ئازانن سی لە عیلاجی سیل وەرەگرێ کە یە سیری ئەەکەی ئەشعی تەنووری بۆ ئەژیرێس تووشی ڕیشاڵبوونی سیەکان بووە بەهۆی ئەو پرۆتینانەوەی کە لە پەڕی باڵندەکانە هەیە. ئێمە لەم کاتە باشترین حل ئەوەیە کە یەکەم شت هەرچی تەیر و پەلەوەر و حیواناتی لەو ماڵە دوورکەوێتەوە لە ماڵەکان نمێن و ماڵەکان هەمووی پاک بکرێتەوە. زۆر نەخۆشی ئێمە پێی ئەڵێن ینی 20 ساڵە هەیەی 20 ساڵە بە پەلەوەر توش بووە کەوتۆتە سەر جیازی ئۆکسجین لە ماڵەوە کەوتۆ هێشتا کۆترەکان ناتوانێت لابرێ ئەوە نە کۆترەکانی خۆشەوێت دەستی لە کۆترەکان نابێتەوە ینی نەخۆشمان هەبوو مردووە هێشتا کۆترەکانی هەر لە ماڵەوە بۆ لای نەبردووە. پێم باشە لەم کاتانە هەر کەسێ تەیر و تیر و پەلەوەری هەبوو کۆکەی ماوەیەکی درێژە بوو باش وا سەردانی پزیشک بکە بۆی چکە ئەگەر زوو فریایکەوە چاگەبێ هیچ عیبی نامێنە بەڕاستی هەر تەیر و تورەکان لابەرە کۆمەڵە عیلاجێوەری ئەگرێ و بە تەواوی چاگەبێ. یەکێ لە هۆکارەکانی تری ئەم بە ڕیشاڵبوونە کۆمەڵە دەرمانە کە نەخۆش لە وڵاتی ئێمە زۆر هێتی بەڕاستی بە تابەتی ئەوانەی شێرپەنجان هەیە هەندێک عیلاج هەیە ڕیشاڵبوونی سیەکانەکە و ئەوانەی هەندێک نەخۆشی ڕۆماتیزمان هەیە کە لە کۆمەلگای ئەمە زۆر باوە ڕۆماتیزمە جوومەکان کۆمەڵە عیلاجیان هەیە عیلاج هەیە ڕیشاڵبوونی سیەکانەکە. ئەگەر هەر کەسێ ڕۆماتیزمی هەبوو کۆکەی زۆر بوو باش وە پزیشک ببینێ هەرچەند پزیشکی ڕۆماتیزمەکە خۆی ئەینێرە بۆ لای دکتۆرەکانی سنگ بەڕاستی چکە پێویستی بە متابعەیە ساڵانە لەوانەیە پێویستی بە متابعە و پێویستی بە ئەشیعە بێ بۆ ئەگەر ڕیشاڵ دروست بوو خێرا عیلاجەکە ڕابژیرە و بە ئومێدیەوەی باش ببێ. هۆکاری سێهەم کە حەزەکەم ئاماژەی پێ بم ئەم پەتای کۆڕۆنایە پەتای کۆڕۆنایە کە لە مشکلەکانی کە ئێستا دروستیەکە ئەو بۆ ئەو نەخۆشانەی کە زۆر بەخرابێگرن لە عینان ماوەیەکی زۆر ئەمێنەوە بەشێک لە سێکانیان ئەبێتە ڕیشاڵ ینی نەخۆشی هەتا مردن لەوانەیە پێویستی بە ئۆکسجین بێت چکە هەموو بەشێکی زۆری سێکانی ئەبێتە ڕیشاڵ بۆی ئەم پەتای کۆڕۆنایەوە هەر کەسێ زانی ئۆکسجینی ڕوو لە دابەزینە لە خۆی و عیلاج بەکار نهێنێ. هەر کەسێ ئۆکسجینی طبیعی بوو نەچێت لە خۆی دەرزی لە خۆ بە کۆمەڵە دەرزی تێکەڵەوە ئەمانە هەیە لە سەرەتای کۆڕۆنا و کە ئیگرێ لە دووهەم ڕۆژ و سێم ڕۆژ یەکەم ئازارێکی زۆر هەیە ئەچێت لە خۆی ئاڵە پێی باشە بم کە لە هەفتەیە یەکەمە مەناعیدا بزن لەوانەیە کۆڕۆناکە پێوە بڕوا سنگی زۆر بگرێتەوە لای دوای ئیسفادەی نەمێنێ ئەگەر چاکش بێتەوە بچێتە ماڵی شەوە لەوانەیە تا لە سەر ئۆکسجین بێ لەبەر ئەوەی سنگی بێتە ڕیشاڵ. نەخۆشێکی زۆر هەیە ئێستا لە وڵاتی ئێمە بەهۆی کۆڕۆناوە سنگیان بۆتە ڕیشاڵ تا ئەم دقەیەش نەخۆشیە 5 مانگە 6 مانگە لە خەسخانە ماوەتەوە ناتوانین بینینەوە لەبەر ئەوەی سنگی بۆتە ڕیشاڵ و ئۆکسجینێکی زۆری پێویستە بەهۆی کۆڕۆناوە کە دروست بووە. هەر کەسێک کۆڕۆنای گیر ئۆکسجینی دابەزی متابعی خۆی کە هەر پزیشکێکی تایبەت متابعی کە باشتە متابعی خۆی کە لە خۆی عیلاج بەکار نهێنێ ئەوانەی کە ماوەیەکی زۆر لە خەسخانە داخڵە بن بۆ کۆڕۆناوە دوای تەخریجە من دوای ئەوش پێویستیان بە متابعەیە پێویستیان بەوەیە 2 مانگ 3 مانگ جارێ لەوانەیە ئەشعەیەکی بێ و کۆمەڵە عیلاج هەیە بۆ ڕیشاڵبوون لەوانەیە ئیسفادەی لێ بن کە تا ئێستا ئەمە لەژێر توێژینەوەیە باش وایە بەکاری بێنن چکە لەوانەیە وردۆ دە پێی باش بن و لە داهاتوان لێبێ پێویستیان بە ئۆکسجین نەمێنێ یان لانی کەم پێویستیان بە ئۆکسجین بێ بڕێکی ئۆکسجینی کەم بێ. زۆر سپاسانەکەم. مێژووی دۆزینەوەی جگەرە واتە تووتنەکەی یا بڵێ مادە خامەکەی گەڕێتەوە بۆ سەدەی 15 و دواتر وەکو بەکارهێنان وەکو کردنی بە جگەرە و بەکارهێنانەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 16 جا ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماری بڵاو کردوەوە دەربارەی بە جگەرە کێشان لەسەر ئاستی جیهانی دەڵێ لە کۆی ژماری دانیشتوانی گۆی زەوی نزیکەی 1 ملیار کەس جگەرە دەکێشن و لەگەڵ ئەوەشدا ساڵانە
نزیکی 7 ملیۆن کەس بەهۆی جگەرەکێشانەوە گیان لەدەستدەن. جا ئەگەری ئەوە هەیە خۆ مەرجنی ڕاستەوخۆ بێ ڕەنگە ناڕاستەوخۆ بێ کاریگەری لەسەر جەستەی مرۆڤەکە بکات و کاریگەری لەسەر دروستبوونی نەخۆشیەکان کە کەمە دواتر ئاماژەی پێ دەدەین بازە زیانەکانی دەکەین بزانین چی کاریگەریەک لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکات. لەم ژمارەیەشدا یاخود ئەوە تا بەکارهێنانەکان بەردەوام ڕوو لە زیادبوونە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە بەکارهێنان زیاتر بێ هەڵبەت بەرەمهێنانیشی زیاتر دەبێت و لە هەرێمی کوردستانیشا هەر بە هەمان شێوەیە هاوردەکردنی جگەرە بۆ هەرێمی کوردستان ئامارەکان یاخود ڕێژەکان ڕوو لە زیادبوونە. جا ئێمە ئەمڕۆ باز لە زیانەکانی جگەرەکێشان دەکەین بۆ پێی کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەگاربوونەوەی جگەرەکێشانە بازە زیانەکانی دەکەین بە تایبەت جگەلەوەی کە بە شێوەیەکی گشتی و بە تایبەت بۆ خانمانیش خانمانی دووگیان کە ئایا ئەو کەسانی کە خانمانی دووگیانە جگەرە بکێشن چ کاریگەریەکیان دەبێت لەسەر تەندروستیان لەسەر کۆرپەکانیان و ئەگەر خۆشیان جگەرە نەکێشن کەسێک لە ئەندامانی خێزانەکان جگەرە بکێشێت لە نێو ماڵەکاندا ئەوە ئایا کاریگەری دەبێت لەسەر تەندروستیان یاخودنا. و لەگەڵ ئەوانشدا ئەگەر کەسێک بیاوێ واز لە جگەرە کێشان بهێنێت ئایا هیچ ڕێگەیەکی زانستی هەیە بۆی کە وازی لێ بهێنێ. زۆر جارگوێبیستیەوە دەبین کە کەسانێک هەندەڵێ وازمان لە جگەرە کێشان هێناوە بەڵام دوای ماوەیەک دەستمان پێکردوەوە نەمانتوانیوە قورسە. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر فواد بابان کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوین و لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدامان لێ دکتۆرگیان بانیت باش تەندروستیتان چۆنە؟ یاخوا باشمی دکتۆرگیان سەر چاوەکانم. دکتۆر پێشەوەی کە بازە زیانەکانی جگەرە کێشان بکەین با جارێ بزانین بۆچی کاتێک کەسێکە جگەرە دەکێشێت دواتر ناتوانێ وازی لێ بێنێ یاخودەوە تا زۆر بە قورسی زۆر بەستە مەتوانێ وازی لێ بێنێ. بەڵێ لە ڕاستیە جگەرە کێشان ئەبێ بەهۆی خاصەتەن پاش ماوەیەک شەژمانێکی بەسەر بچێ ئەبێ بەهۆی ئێدمانێکی فیزیکی یعنی ئاڵوودەبوونێکی فیزیکی کە لەش پێویستی پێبێ و ئەگەر نەخۆشەکە وازی لێبێنێ تووشی هەنێک گیر و گرفتە بێ لەبەرەوە وا بە ئاسانی تەرک ناکرێ ئەبێ ڕێوشوێنێکی زانستیانە بیگیرێتە بەر بۆ ئەوەی نەخۆشەکە واز لە جگەرە کێشان بێنێ و هەنگاوی یەکەم ئەوەیە کەوا نەخۆش خۆی بریار بە و ئێرادەی هەبێ کە ئەبێ واز لە جگەرە کێشان بێنێ و بە تایبەتی کە ئاکامە درێژخایەنەکانی بۆ ڕوونەکرێتەوە کە نەخۆش تووشی گیر و گرفتێکی تەندروستی درێژخایەنە بێ. دکتۆر پێشی کە باس لە ڕێگە چارەکان بکەین یاخود هەنگاوەکانی واسێنان لە جگەرە وتە ئەبێ بۆیان ڕوونکەینەوە کە بزانی کێشە و گیر و گرفتەکان چێکە بەهۆی جگەرەوە تووشی جا بە ئێستا باسیکە بزانی زیانەکانی زیانەکانی زۆر بەربڵاوە کاریگەری لەسەر هەموو لەشی مرۆڤەیە بە تایبەتی دەمودانی نەخۆش ئیلتیهابی قورگ ئیلتیهابی بۆری هەوا و بۆریەکانی هەناسە تووشی هەوکردن هەبن و ئینتیفاقی سیەکان یعنی هەڵاوسانی سیەکان و تەنگبوونەوەی بۆریەکانی هەوا لە ناو سیەکانە کە پێوترێ COPD بە ئینگلیزی Chronic Obstructive Airway Disease کە نەخۆشیێکی بەربڵاوە و ئەگەر چارەسەر نەکرێ ئەبێ بەهۆی پەککەوتنی لای ڕاستی دڵ و عزی دڵ بە کوردیەکەی و بۆریەکانی دڵ تەنگە بنەوە ئەبێ بەهۆی جەڵتەی دڵ بۆریەکانی دەماغ تەنگە بنەوە ئەبێ بەهۆی سەکتەی دەماغ بۆریەکانی قاچ تەنگە بنەوە ئەبێ بەهۆی جەڵتەی قاچ وەکو پێوترێ و بێجگە لەمانەش سەرەتانی سیەکان لەو نەخۆشانە زۆر بەربڵاوترە لە خەڵکی تر و سەرەتانی پەنکەریاس سەرەتانی قۆڵۆن سەرەتانی پرۆستات سەرەتانی گەدە سەرەتانی گورچیلەکان سەرەتانی میزەڵان ئەمانە هەمووی ئەو نەخۆشیانن کەەوە نەخۆش دووچارێ بێتەوە لە ژنان و پیاوانە هۆرمۆناتی ژنان و پیاوانیش کەمە بێتەوە و لە ئافرەتی سکپڕە کە مناڵی هەبێ لەوانەیە پێشوەخت مناڵەکەی ببێ و مناڵەکەی لە وەزنی لە تەبیعی کەمترە بێ ناکامە بێ
و احتیمالی مردنیشی زۆرترە لە مناڵی خەڵکی تر. بەڵێ. باشە دکتۆر جگەرەکێشان هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئەوەی کە برین درەنگ چاک بێتەوە؟ ئەگەر کەس ئەو کەسانی کە جگەرەکێشن برینێکیان هەبێ بریناریەکیان هەبێت لە ڕاستیە زۆر تێبینی نەکراوە کە تەسیری هەبێت لەسەر برین چاکبوونەوەی برین. بەڵام قژڕوتانەوە شتێکێکە لە کارەکانی لە پاشە نەخۆشی زەخت زیاد بێ، نەخۆشی شەکرەی جۆری دوو زیاد بێ لەو کەسانە و ئەو کەسانەی کە نەخۆشی شەکرەی دوویان هەیە زیاتر معڕەسترن بۆ ئەوەی گورچیلەکانیان پەکیان بکەوێ و تووشی پەککەوتنی گورچیلەکانیان ببێ. خوێن خەزبوونەوەش هەر خوێنی خەزبوونەوە ژێکێکە لە هۆکاری جەڵتەی دڵ و هۆکاری جەڵتەی دەماغ لەبەرەوە بەردەوام پێویستیان بەوە بێ کە خوێن بەن ئەو کەسانە. هیچ کاریگەریەکێ بێ دکتۆر جگەرەکێشان لەسەر تاموبۆن ئەو کەسانی کە جگەرە بکێشن تاموبۆنیشیان تێکەچێ جاران تام و بۆنی شت ناکەن بە تەبیعی بەردەوام وابن بەردەوام وابن لەو کاتێک بەو بەردەوام وابن تام و بۆنیان تەبیعی نابێ. باشە ئەو کاتێکە کەسێک ئەوێت کە وازە جگەرە بێنێ یاخود کە وازی لێهێنا چ نیشانەیەک لە جەستی کەسەکە دروستە بێیان چ نیشانەیەک دەرەکەوێت چی ڕوو ئەیات کاتێکە کەسێک ئەوێ وازە جگەرەکەش وازە جگەرە بێنێ تووشی قەلەق و بێزاری و پەسبوون و دڵە ڕاوکێ و پەلەپەلەی دڵ و سەریێشە و سەرسوڕانە بێ. ئەمە لە ماوەی چەندێکە لە دوای چەندێک وازێنانی ئەم نیشانانە لە ماوەی هەفتەیەک دوو هەفتە دەوامەکە ئەبێ نەخۆش تەحملی بکە و بەرگری لە خۆی بکە لەو کاتانە و خۆی مەشغوڵ بکە بە تایبەتی بە تەسبێحێک بەدەستیەوە بێ یا چەرەزات بخوا. ئەمانە هەمووی یارمەتی دەرن بەڵام لە هەمووی مهمتر ئەوەیە بریاری تەرەکردنی بە بریارێکی قورسە و ئەبێ بەهۆی ئەوەی کەوانە خۆشتێ بگا کە تووشی چ نەخۆشیێکی درێژخایەنە بێ ئەو نەخۆشییانە درێژخایانە کەوا ژیانی لێتاڵەکەن لە پاشا تەمەنی نەخۆش دەرکەوتووانەی جگەرەیە کێشن بەگشتی 10 ساڵ لە تەمەنیان کەمترە بێتەوە. 10 ساڵ لە تەمەنیان. دکتۆر تۆ خۆت جگەرەت کێشاوە لە ئەزموونی ژیانی نەکێشا ماشەڵڵا ینی تۆ خۆت ئەم هەموو معلوماتت هەبێت و زانیارێکی باشتەیە لەسەر زیانەکانی جگەرەکێشا حتمما نایکێشی. دکتۆریان ئەو کەسانەی کە جگەرە ناکێشن بەڵام لە کەسێک ئەندامانی خێزانەکە لە نێو ماڵەکە جگەرە کێشە دووکەڵەکەی بۆ ئەڕۆ بەهۆی هەڵمژینی دووکەڵی جگەرەوە ئەوانیش پیانەوترێ جگەرە کێشانی سەلبی یان جگەرەکێشی ناڕاستەوخۆ ئەوانیش تووشی نەخۆشی دڵە بن لە خەڵکی تر زیاتر و بۆن و بەرامە کەشێکێ بەسەریانە تەبی ئەوانیش ناڕەحەتە بن بەڕاستی. زۆر جار قسەیەکە کرێت دکتۆرەڵێ ئەو کەسانەی کە جگەرە ناکێشن بەڵام دووکەڵەکە هەڵ ئەمژن واتە بە ناڕاستەوە خۆ جگەراکێشن کاریگەریەکەی زۆر زیاترە بێت وەک لەو کەسەی کە بخۆی ڕاستەوە خۆ جگەرەکە ئاکێشێ. لە ڕاستیە بەو دەرەجەیە وانە بەڵام وەکو هەر کەسێک چوار جگەرە بکێشێ جگەرە نەکێشە کە دانیشتۆ لە لایە وەکو وایە جگەرەیەکی کێشابێویش. یەک بە چوار؟ یەک بە چوار. یەک بە چوارە بێ. دکتۆر نێرگەلە هەیە ئێستا هەیە جگەرە ئەلکترۆنیک با لە نێرگەلەوە دەست پێ بکەین. نێرگەلەش یەکێکە لەو هۆکارانەی کەوا نەخۆش تووشی هەمان ئەو نەخۆشیانەیە کە جگەرەی ئەتیادی تووشێ بێ و بەڵکو و زەرەرەکەی زۆر زۆر زیاترە. زۆر زیاترە مقداری ئەو دووکەڵی کە هەڵێمژێ زۆر زیاترە لە دووکەڵی جگەری ئەتیادی. لەبەرەوە نەخۆش ئەوانەی نێرگەلەیە کێشن ژیانیان زۆر لە خەتەرترایە ترسناکترایە لەوانەی کە جگەرەیە کێشن. ینی هەرچەند خەڵک لەوانەیە واتێ نەگەن وابزانن هەر شتێکی تەرفیهەیە و بۆ خۆشیە و کاتێک بەسەرە بن لەگەڵ یا و مژێکی لێن و
پیان خۆشە بێ بەڵام لە ڕاستیە زەرەر و زیانەکانی لە جگەرە خراپترە. جا ئەمە هەریەکان بە تەنیا ئەو نەزەرەر و زیانی هەیە جاورەگە هەردووکی بێکەوە پێکەوە کێشە ئەوەی ترەوە خراپتر ئەوە کاریگەرەکەی زۆرترە بێ. وتە ئەو کەسێک کە جگەرە بکێشێ ئەگەر چوار ینی حسابێکی 1 بە 4ەکە بەرامبەر بۆی کە کەسێک جگەرە نەگەشە ئەی هیچ پێوانەیە کراوە بۆی کە نێرگەلە بەرامبەر بە چەند جگەرەیە گەر بکێشێ؟ لە ڕاستیە حساب کراوە تقریبا نزیکی بە 6 جگەرە وەکو 6 جگەرە بکێشێەوە نێرگەلە بەرامبەر بە 6 جگەرە. بەڵێ لەبەرەوە زیانەکانی زۆرترە لە جگەرە کێشان. ئەبێ هاوڵاتیان ئەم ئاگیان لە خۆیان بێ کە نێرگەلەش خراپە و ئەبێ وازی لێبێنن و ڕاستی خویەکی باوی خراپەکەوا لەم کۆمەلگایە بڵاو بۆتەوە ئەمڕۆ. هەموو ئەو زیانانەی کە لەسەر جگەرە ئاماژت پێدا دکتۆر هەمویان لە نێرگەلەش هاتووشە بن. وتە خراپتریش؟ بەڵێ خراپتریش بە کاتێکی کەمتر تووشیانە بێ. هۆکار چیە دکتۆر بە کاتێکی کەمتری ئەوەیە نەفەسەکانی دووکەڵەکەی زۆرترە لەبەرەوە تەسیری درێژخایانەکانی لە ماوەیەکی کەمترا ڕووە ئەوەی لە جگەرە کێشا بێ. جگەری ئەلکترۆنیش هەر بە هەمان شێوەیە دکتۆر؟ جگەری ئەلکترۆنیش هەرچەند تەسیرێکی خراپی وەکو جگەری ئەتیادی نییە بەڵام ئەویش بێەوەی نییە. ئێستا مشتومڕێکی زۆر هەیە لە ناوەندە تەندروستیەکانی جیهانە لەسەر ئەوەی کەوا چەند سەلامەتە جگەرەی ئەلکترۆنی خۆی لە سەرەتاوە بۆ ئەوە داهێنرا بۆ ئەوەی کە ئەو کەسانە یارمەتی ئەو کەسانە بان کە یانەوێ جگەرە تەرک بکەن جگەری ئەلکترۆنی بەکاربێنن بەڵام ئێستا بە شێوەیەکی زۆر بەربڵاو بە تایبەتی لە ئەمریکا تەماشا کراوە لە ساڵی 2020 نزیکەی 2.5 ملیۆن کەس بە تایبەتی لە گەنجانە ینی قوتابیانی ناوەندی و دواناوەندی جگەری ئەلکترۆنیە کێشن و بە تایبەتی کاریگەریەکانی لەسەر دەم و دان و نەخۆشیەکانی پووک زۆرترە. واتە هەر هەمان کاریگەری هێوە نیە سەلامەت نییە ئەویش سەلامەت نییە. جا بە پێی و ئامارانەی کە خراوەتە ڕوو دوێنێ من سەرچێکم کرد بۆ بابەتەکە دەڵێ ئەو وڵاتانەی کە زۆرترین جگەرە کێشیان تێدایە ئەو وڵاتانن کە کەم دەرامەتن یان ئەو وڵاتانی کە دەرامەتیان مامناوەندی ینی وڵاتە پێشکەوتەکان کەمتر جگەرە بەڵێ کەمتر لەوێ بەهۆی ئەوەی ڕۆشنبیری زۆرترە بەربڵاوترە و خەڵک ئیلتیزامبوونی بە یاساوە زۆرترە لەبەرەوە ئەو یاسایانەیە کە دانرێ بۆ قەدەغەکردنی جگەرە کێشان خەڵک زۆرتر پابەندە بن پێوەی و تێگەن ئاسارە درێژخایانەکانیان لەسەر لەشیان چییە لەبەرەوە زۆرتر وازی لێهێنن لەبەرەوە کەمتر جگەرەیە کێشن یا زۆرتر وازی لێهێنن بە کوردی زۆرتر وازیێنن. ئاستی هۆشیاری ئاستی ڕۆشنبیری هەوڵاتیان کاریگەری لەبەرەوە لە وڵاتە دواکەوتەکانە ینی ئەوانەی پیانە وترێ عالەمی سێهەم جگەرە کێش زۆرترن لە عالەمی پێشکەوتوو. باشە دکتۆر لە جگەرە کێشانە بینێک هەیە پارچێک هەیە کە فیلتەر وەکو پێڵێن فیلتەر بەکارهێنرێ بۆ نیەتە بەکاری ئەهێنن کە زیانەکانی کەم بکات و یاخود هەر نەیهێڵێ جا ئەمە دروستە فیلتەر هیچ کاریگەریەکی لە ڕاستیە هەنێک لە تەپوتۆزەکەی کەمەکاتەوە بەڵام ناهێڵێ بەگشتی ینی بەگشتی بربەست نییە بۆ ئەوەی کەوا تووشی هەوکردنی سیەکانی نەبێ یا بۆریەکانی خوێن تەنگ نەبێتەوە هەر تەسیری هەیە تەسیرێکی هەیە بەڵام ئەویش محاولەیەک بووکەوە فڵتەر داهێنرا بۆ ئەوەی هەوڵ بێکەوە ئاسارەکانی کەم کرێتەوە و نێڵن تووشی نەخۆشیە درێژخایانەکان ببن جگەرە کێش بەڵام هەر فای نییە لەگەڵیە. واتە هەرچی چۆنێ بێت فیلتەرەکە بەکار بهێنرێت لەگەڵ جگەرەکە باشترە بەبێ فڵتەر بەڵام ئەویش هەرمانای ئەوە نییە کە جگەرە کێژی تر نجاتی بووە لە ئاسارە درێژخایانەکانی. دکتۆر ئێستا هەندێک لە جگەرەکان
لەسەری نووسراوە یاخود دەڵێن کە نیکۆتینی کەمە و لەگەڵی شێوازەکەی گۆڕانکارێکی بەسەرا هاتۆ باری کراوەەوە یا بچوو کراوەتەوە ئەمە هیچ کاریگەرێکی هەیە لەسەر ئەوەی کە زیانەکانی کەم بکاتەوە یاخود لە ڕاستیە هەموو ئەمانە هەوڵێکە بۆ ئەوەی کەوا کاریگەریەکانی و مقداری ئەو نیکۆتینەی کەوا نەخۆش هەڵێمژێ کەم کرێتەوە ینی هەمووی محاولە هەوڵدانێکە بۆ ئەوەی کەوا قەنەعەت بە خەڵکی بکرێت کە جگەرە بکێشن نیکۆتینی کەمتری تایە کەمتر تووشی زەرەر و زیانەکانی جگەری کێشانە بن بەڵام هەر فای نییە لەگەڵەوە ئەتوانین بڵێن ئەمە فێڵێکی بازرگانی فێڵێکی بازرگانی و بۆی کە خەڵک هەر جگەرە بکێشێ. دکتۆر وەرزشکردن چه پەیوەندیەکی هەیە بە جگەرەکێشانەوە یاخود ئەو کەسانی کە جگەرەکێشن ڕەنگە بیانەوێت لە ڕێگەی وەرزشەکەەوە بڵێن ئێمە وەرزش ئەنجام بدەین بۆی کە کاریگەری یاخود زیانەکانی جگەرە لەسەر ئێمە و لەسەر جەستە و لەسەر وەرزش بەگشتی تەبیعی بۆ تەندروستی زۆر باشە و هەموو مرۆڤێکە بێ وەرزش بکە لە هەموو تەمەنێکە بەڵام لە ڕاستیە ڕێگر نییە لەوەی کەوا تووشی زەرەر و زیانەکانی جگەرە کێشان ببێ ینی بەڵام وەرزش یارمەتی ئەو کەسانە کە ئەیانەوێ جگەرە نەکێشن بەڵێ تۆزێ معنەویاتیان بەرزەکاتەوە و مەشغوڵیشە بن ئەو فترەی کەوا وەرزشەکەن لەبەرەوە تۆزە دوورەکەونەوە لەوەی لە ئارەزووی جگەرە کێشان کاریگەری لەسەر لایانی دەرونیەکەی هەیە بەڵێ. باشە دکتۆر ئاماژەت بەوەدا کەوتە ئەو کەسانی کە وازە جگەراهێنن کۆمەڵێ شتت باسکە کەوتە ئەمە لە جەستی کەسەکەیان ڕوودەدا ئەگەر کەسێک بیەوێ وازە جگەرە بهێنێت هەنگاوەکان چین هیچ ڕێگەیەکی زانستی هەیە کە بەڵێ ڕێگەی زانستی یەکەم وتە ئیرادە بەڵێ یەکەم ئێرادەی نەخۆشەکە تێگەیشتنی لەوەی کەوا بە تەرەکردنی جگەرە تەمەنی 10 ساڵ درێژە بێتەوە وەنجاتێ بێ لەو هەموو نەخۆشیانەی کە جگەرە کێشان دروستەکەن و سرە ڕای ئەوەش چونکە وەکوتم ئاڵوودەبوونێکی فیزیکیە پێویستی بەوە هەیەکەوە نەخۆش کەمێک نیکۆتین وەرگێ لە ڕێی پێستەوە لەزگەی پێست یاوەکو بنێشتی نیکۆتین هەیە تایبەت بەڵێ تایبەت ئەیجوێ نەخۆشەکە لە ڕۆژێکا چەندانەیەکم ئەجوێ تا ماوەیەک وردە وازی لێهێنێ ئەو کاتە بەڵێ ئەو کاتە ڕزگاریە بێ لە جگەرە کێشان نەجاتێ بێت بەڵێ باشە دکتۆر ئەگەر کەسێک ئاسە زۆر جار خۆمان کە لە نێو سیارەیە ئەڕۆی لە کاتێکا کە کەسی جگەرە کێش ئێوێ جگەرە داگرسێنێ جامی سیارەکە کاتەوانە بۆ نیەتی کەیتر دووکەڵەکە بڕاتە دەرەوە ئەمە تەواوی دووکەڵەکان ڕاتە دەرەوە یاخود بەشێکی لە ڕاستیە ئەتمادەکاتە سەر تەوژمی هەوا بە چ بارێکایە لەوانەیە هەوا بەرەو ڕووی بێت بهێنێتەوە بۆ ناو هەموو ناو ئۆتۆمبیلەکە و هەمویان دووکەڵی جگەرە بچێ بە سەریانە و وەکو جگەرە خۆرەکە دووکەڵی جگەرە هەڵمژن لەبەرەوە یەکێک لە ئەو ڕێگە و شوێنانەی کە دانراوە جگەرە کێشان مەنع بکرێ لە ناو سیارەشە پێویستی بە یاسایە بەڵێ بە یاسا قەدەغە کراوە بە یاسا قەدەغە کراوە لە کوردستانیشە لە جێگە گشتیەکانە لە ناو نادیەکانە لە مەسرحەکانە لە کۆڕ و کۆبوونەوە گشتیەکانە هەموویە بێ جگەرە کێشان قەدەغە بێ بەڕاستی بە پێی یاسا بەڵام ئەوەیە خەڵک ئیلتیزامی نییە بەداخەوە خەڵک گوێ نایەتێ کەم تەرخەمە و یاسا جێبەجێ ناکرێ بەڕاستی بە شێوەیەکی ڕێبووبێک ئەجێ ناتوانرێ هەموو ئەو جێگایانە دابخرێکەوە ئیلتیزام ناکەن بە یاسای قەدەغەکردنی جگەرە کێشانەوە. باش دکتۆر ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونی جگەرە کێشانە بڵێ ڕۆژێکی تایبەتە لە سەراسی جیهانی چالاکی جۆرا و جۆر ئەنجامەدرێ لە هەرێمی کوردستانیشە بە هەمان شێوەی یاخود ئەم ساڵ بەیان ساڵانی ڕابردووی چالاکیەک ئەنجام درراوە تایبەت بەو ڕۆژە لە ڕاستیە ئەتیما دەکاتە سەر ساڵەکان جاری وا هەیە هەنێک هەوڵ هەیە بۆ ئەوەی کەوا
خەڵک هاان بێرێ جگەرە نەکێشن وەکو ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمە ئێستا ڕاگەیانەکان دەورێکی گەورەیان هەیە بەڕاستی لەوەی کەەوە هاانی خەڵک بن واز لە جگەرە کێشان پێێنن وەسەتی تەندروستیش دەورێکی گەورە بینێکەوە هاانی نەخۆشەکان بن کەەوە واز لە جگەرە کێشان بن و ڕێوشێنی تایبەتیان پیشان بن بۆ وازیێنان لە جگەرە کێشان لە ئەمریکا دایرەیەکی تایبەتی هەیە بە تەلەفۆن خەڵک ئەتوانێت بە خۆڕایی تەلەفۆنیان بۆ بکە و ئامۆژگاری ئەو کەسانەیەکەن کە جگەرە کێشن چۆن واز لە جگەرە بێنن و یارمەتیانن و پەیوەنیان پێوەکەن و تەرجیعیانەکەن و هاانیانن بۆی کەوا واز لە جگەری کێشان بێنن. هەر ئەوەش هۆکارەکە باسمان کوتمان وڵاتە پێشکەوتەکان ئاسی ڕۆژبیریان بەرزترە لەبەرەوە ئەوان لەوێ دەستگایەکی تایبەتی هەیە خەڵک دەتوانێت بە خۆڕایی پەیوەنیان پێوە بکە و چی یارمەتێکی بێ یارمەتیان و ئامۆژگاریەکەن بە شێوەیەکی تەندروست کە چۆن واز لە جگەرە کێشان بێنێ. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان لەسەر کۆی بابەتەکە خو لەسەر جگەرە کێشان چی ماوە باسمان نەکرد بێت و تێ باسیکەی لە ڕاستیە ئەوەی ئەمەوێ بیڵێم لەم ڕۆژە ئەوەیەکەوە هاانی هەموو هاوڵاتیان بین کە ئەوانەی جگەرە کێشن واز لە جگەرە کێشان بێنن بۆ خزمەتی خۆیان و پارێزگاری لە خێزانیان و دەور و پشتەکەیان. دەستەکانە خۆش بێتیان زۆر زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی زانیاری و ڕوونکردنەوەکانە زۆر سپاس بۆ دکتۆر فواد بابان کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوین و سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمە ئامادەبێت بۆ هیوایی کە توانین بێت ماسوودێک بگەێنین هاوڵاتیانیش گوێبیستی وتەکانی دکتۆر بوو بێتن و چگەرەتەرەکەن دەچینە لای بابەتێکی تر کە سرودی کە تایبەت بۆ یادێکێتی نیشتیمانی کوردستان لە ژێر ناونیشانی خەونی مام لە بیر ناکەین تا سەرکەوتن ناسرەوین. هەرچەند ڕێگامان ساخت بوو هەرچەند تەنیا و بێکەس بووین هیوامان لە دەست نەدا بۆ دنیای تاریک خۆر بووین ئێمە باڵمان نابەسترێ بۆ قەفەس دروست نەبووین ئێمە مەلی ئازادین فێرە بەرزەفڕین بووین هەرچەند ڕێگامان سەخت بوو هەرچەند تەنیا و بێکەس بووین هیوامان لە دەست نەدا بۆ دنیای تاریک خۆر بووین ئێمە باڵمان نابەسرێ بۆ قەفەس دروست نەبووین ئێمە مەلی ئازادین فێرە بەرزەفڕین ڕێبازیمان بەرناگەین سەربەرزین و نانەوین خەونی مام لە بیر ناکەین تا سەرکەوتن نەسنەوین ئێمە هەڤاڵی گەلین ئیرادە و زەی خەڵکین ئێمە هاوڕێی چاوساوە و شکۆی مرۆڤی ماردین ڕێبازیمان بەرناگەین سەربەرزین و نانەوین خەونی مام لە بیر ناکەین تا سەرکەوتن نەسنەوین ئێمە هەڤاڵی گەلین ئیرادە و زەی خەڵکین ئێمە هاوڕێی چاوساوە و شکۆی مرۆڤی ماردین. پیکەرسازەکان لە ڕێگەی کارە هونەریەکانیانەوە دەتوانن زۆر بە باشی و زۆر بە ئاسانی بتوانن پەیامەکانیان بگەێنن. جا پیکەرساز زاهیر سدیق لە ڕێگەی پیکەرەکانیەوە مێژوو خەباتی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەێنێت و دەیگێڕێتەوانێ ئەو پیکەرانەی کە دروستی کردووە کەسە دیار و ناسراوەکانی لایەنی سیاسی و لایەنە حزبەکانی هەرێمی کوردستان و بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستانی خستۆتە ڕوو. من زاهیر سەدیقی پیکەرساز ساڵانێک کار بەو ناوە ناسراوم ئەگەر ئاوەڕ لە مێژووی ژیانی کارکردی خۆم بەمەوە توانم بڵێم لە ساڵی 1985 بۆ 86
کە بۆ یەکەم جار پەیکەرێکم لە ناوچە ئازادکراوەکان و لەژێر سایی هێزی پێشمەرگە و لە سێبەری شاخە دروست کرد بە ناوی پەیکەری سەرەتا. ئەوە وەرچەرخانی هونەری لە ژیانی منە دروست کرد. ئەوە سەرەتا یەکەم هەنگاو بوو. دوای ڕاپەڕین بیرۆکەی پرۆژەی بژانەوەی هونەری پەیکەرسازی لە خەیاڵما بوو. ستافێکی گەورە لەو گەنجانە و لەو هاوتەمەنانە و لەو خریجانەی ئەو کاتە کۆم کردەوە و پرۆژەی پێکەرسازانی کوردستانمان دامەزران. ئەگەر بە مێژووی کارەکانە شۆڕ بینەوە دیارەوە هەم کاتێکی زۆری و هەم ئیشەکانیشمان زۆرە، هەر لە زاخۆ، لە دوهۆک، لە هەولێر، لە سلێمانی، لە ئەطرافی شار و شارۆچکەکانی سلێمانی، لە هەندێک ئەطرافی شاری هەولێر، لە کۆیە، لە خەبات، لە زۆر ناوچە کارمان کردووە، لە هەڵەبجەی شەید، لە دەربەری خان. دیارە پەیامی ئێمە ئەوە بۆ نەمانیستوە لە ناوچەیەکی لۆکاڵی بە تەنها شاری سلێمانی هەڵبژێرین بۆ ئەوەی کارەکانمانی تیا ئەنجام بدەین. هەر یەکەم کاریشمان لە دوای ڕاپەڕین پەیکەری هەنگاو و ڕەمزی پێشمەرگە بوو. هەردوو ڕەگەزی ژن و پیا و لە ڕەواندزدامانە هەرواشماندانەوتمان ئەمە پەیامی میری بابانە بۆ میری سوەران، بۆ ڕوخان و نغڕۆبوونی ئەو سنوورەوە هەمیانی کە کاتی خۆی داگیرکەران لە بینی ناوچەی سۆران و بادینان و ئەم ناوچانەیە دروستیان کردبوو. دیارە قسەکردن لەسەر هونەریە خودە و پەیامانەی کە هەیە هەر ئیشێکمان کە کردبێ پەیامێکی خۆی لە پشت بووە و ئێمە ئیسومانە بە زمانی بەرزی هونەر زۆرجار هەندێک شت هەیە بڵێن. بگەڕێمەوە سەرەوەی کە پێشمەرگە و پەیکەری پێشمەرگە لە ژیانی منە چۆن بوو. مەسەلا کاتێک کە خوێندکاری دوا قۆناغبووین و چوینە شاخ، من پێم خۆش بوو لەوێ شتێک کەم نەکرابێ. ئەوەش باش بوو، ینی مەسەلا هەرچەند خۆی مجازەفەیە بوو، بەڵام پەیکەرێکی گەورەم لە دەواازەی گوندی چۆخماخا کرد، دەنگانەوەیکی گەورەی دروست کرد، ببووە سمبولێکی جوان و من قەت لە یادم ناچێت زۆر جار کە ئەگەر سەحوفیا ڕۆژنامەنووسیان کەسایەتیە وەفدێ باتنای بە قاچاقە ڕێگاکان بۆ ناوچازارکراوەکان و بیانویسە دیدارێ لەگەڵ خوا لێ خۆش و سەر و مام جەلال ئەساسکەن. ئەوە خۆم من بیستەوە مام جەلال ئەیوت پێشەوەی بیان بێنم با بچن زیارەتێکی پەیکەرەکە بکەن. هەدەفەکەی ئەوە بوو ئەو ئەویست مەسەلا لەو سەردەمایە بڵێ پێشمەرگە مخەریب نییە، پێشمەرگە عوساد نییە، پێشمەرگە ئەو ناشرینانە نییە کە دوژمنانمان لیان ناوێت. ئەو ئەویست بڵێ لە شاخ پەیکەر هەیە، شیعر هەیە، میوزیک هەیە، مەسەلا هونەر هەیە، تابلۆ هەیە. دیارە ئەو باش لەوە گەیشتە بوو پێوەری ڕاستەقینە ئێستاشی لەسەر بێ بۆ میلەتی زیندوو. تۆ دایمەن هەر میلەتێک کە بزانی ڕادەی پێشکەوتنی چۆنە سێری ئەدەب و هونەرەکەیەکەی. ئەویش لەو سەردەمایە بۆ یەکەم جار مەسەلا حەزی لەوە بۆ ئەو جۆرە ڕچێشکێنە بکرێت. تیپی مۆسیقای شێت کارزان کە هەبوو ئەوە لە خۆیەوە نەبوو، مەسەلا کە لەوێ تابلۆکرا و پێشەنگا ئەکرایەوە کە شانۆگەری کە پێشکەشەکرا کە منێ پەیکەرمە کرد. ینی مەسەلا ئەمانە لە سایی خەبات و تێکۆشانی ئەو سەردەمایە هەم کاردانەوەی باشی هەبوو، هەم بۆ ئێمە زۆر چەرخانێکی گەورەی هونەری دروست کرد. هەرە و مەسەلا کاروانە هونەری کە باسم کرد لە 30 ساڵی ڕابردووە ئەتوانم بڵێم لە دڵی شاخە لەدایک بوو، لە سەختترین ڕۆژگارەکانە بوو، بۆ توانیمە تا ئێستا بەردەوام بوو بە پێوە بوو. ئەگەر ئێمە ئاور لە سەرەتایەکەم هەنگاو بنێمەوە بۆ دروستکردنی پەیکەری سەرەتا کە ناومان ناو پەیکەری سەرەتا، بەڕاستی ئەو واقعە لە ساڵی 85 بە بەراو لەگەڵ ئێستا بەراورد ناکرێ و ئەو سەردەما گەمارۆیەکی زۆر گەورە لەسەر ناوچە ئازادکراوەکان هەبوو و بەڕاستی ژیانی تیانە بوو. هەندێک لە دۆست و ئازیزانیان و شوێنی ژیانی تیانە بێ هونەری چۆن تیاکرێ، بەڵام ئێمە ئەمانویست بە چەکی هونەر بینە دەنگ، بە چەکی هونەر مەسەلا خۆمان هونەرێکی مقاومە هەبێ پێشکەشیکردن لەو سەردەمایە. دیارە بۆ منێ زۆر گەنجوم سەرەتای بیرکردنەوەم بوو، بەڵام کە ئەمە هات بە خەیاڵما ڕاستە مەسەلا ناوچەکان گەمارۆ درابوو، هەموو کەرەسەکان و مەتریالەکانی کە من لە پەیمانگای و نەرە جوانەکان و لە شارە پەروەردە بووم هیچی لەوێ نەبوو. بە ناچاری پەیکەری ئەسکیم بە دارە کرد، مەسەلا چوم گڵم پیا کردووە لەو دەور و بەرە خۆی بۆی قوڕب پەیەکەم، دوای بە قاچاخەڕێ مەسەلا هەندێک لە پێداویستی بۆرەک و ئەوانەی کە بۆ قاڵە بگرنگە ڕەحمەتی دایکم بەشێکی زۆر لەو شتانەی بە قاچاخەڕێ بۆ دەرکردوم، بەڵام من عەشقێکی لە ڕادە بە دەرم هەبوو. ئێستا مەسەلا ئەگەر باس کرێ بۆ گەنجێ لەم سەردەمەیە باوەڕ ناکەم تەوەقۆی ڕۆژگارە سەختەکان بکات، تەوەقۆی ئەوە بکات کە ئێمە چەند بە سەختی دەستان ناوەتێ. ئەمە بە مزایدە ناڵم، حتا من ئەو قاڵبانم کە ئامادە کرد بەر لەوەی بیان نێبێکەوە و دای ڕێژمەوە لە دەواازەی گوندی چۆخماخا
لە یەکێ لە بردومانەکانە دێکە کە بەگشتی بردومانکرا نزیکەی 28 کەس بووە قوربانی 3-4 شەیدی تیا بوو چەندی کە برینار بوو ڕێک ساڕۆخێدا بووی لە پشتی ئەو خانووی من کە شوێنی هەڵگرتنی قاڵبەکان بوو 3-4 قاڵ بووم هەرتیاشکا بوو لە یەکێ لە بردومانەکانە دوای گڵ و دار و پەردۆکەمان لایەوە قاڵبەکانم هێناوەتەوە و دامناوەتەوە و ئیتر بەو وەزعا بەو ناڕەحەتیە بەڵام لەبەروی عشقێکی گەورە هەبوو مەبدەیەکی گەورەشە بوو و بەڕاستی ئەو کاتە عشقی خاک و نیشتیمان و ئەوە بەڕاستی زۆر زۆر تۆخ و گەورە بوو داخی گرارم بەرەو کاڵبوونەوە ڕۆ بەوە هەندێک زوڵفی تایبەتەوە بەڵام ئێمە پەروەردەی ڕۆژگارە بوون کە تیا زۆر سەخت و زۆر گران بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی پڕخەباتی خۆیدا لە مێژووی پڕسەروەری خۆیدا گرنگی بە سەرجەم بوارەکان و سەرجەم سێکتەرەکان داوە بەبێ جیاوازی واتە جێگا دەستی لە سەرجەم سێکتەرەکاندا دیار بوو دیارە بەڵام ئێمە ئەمڕۆ لەم بەشەی پرۆگرامەکەدا باز لە کاریگەریەکانی یاخود باز لە گرنگی پێدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بۆ بابەتی ژینگە بۆ بواری ژینگە بزانین تا چەند گرنگی پێداوە چ لە سەردەمی شاخ لە سەردەمی شارەوە تا ئێستشی لەگەڵدا بێ ئەو بوو کە پارساڵ سەرۆک باڵ لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە 47مین ساڵیادی دامەزراندنیدا بڕیاریدا کە 1 ملیۆن نەمام لە ناوچە جیاجیەکانی کوردستان بەبێ جیاوازی بچێنرێت لە پێناو سەوزکردنی کوردستاندا کە ئەمەش بۆ خۆی کاریگەری گەورەی دەبێت لەسەر لایەنی ژینگەی کوردستان و ناوچەکەش بە شێوەیەکی گشتی و بۆ ئەم ساڵ کە 48مین ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمڕۆ لەم بەشەدا باز لە گرنگی پێدانی یەکێتی دەکەین تایبەت بە بواری ژینگە بزانین گرنگی پێدانەکانی تا ئێستا چۆن بۆ و پێویستە بۆ لەمە دووە چی بکە بۆی کە گرنگیەکی زیاتر بە بواری ژینگە بدات و تا ژینگەی کوردستان بەرەو پێش بچێت ژینگەی کوردستان پاکتر و باشتر بێت. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کامەران حەمە ساڵە کە بەڕێزیان شارەزای بواری ژینگەن کا کامەران بانیت باش بە خێراتی بانی ئێوەش باش زۆر سپاس ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە پیرۆز بێ منیش پیرۆزبایی لە 48 ساڵی یەکێتی نیشتیمانی پیرۆزبایی لە بنەماڵی شەیدانەکەم لە پێشمەگە دێرینەکانەکەم لە زیندانی سیاسی ڕێخسە دێرینەکان و هەموو کادرانەی کە بەردەوام لەگەڵ ڕێبازی مامجەلالە کار و خەبات و تێکۆشانەکەن و لایەنگران لە هەموو ئەوانەی کە خزمەت بە شار و شارۆچکەی کوردستانەکەن. یادەمەزنەکە خۆی بەیانە بەڵامە تۆ لە ئێستاوانە پیرۆزبایی خۆتت کرد کا کامەران پار ساڵ یەکێک لە لیژنەکانی دیداری یەکێتی کە ئەنجام درا ئەو بوو تایبەت بوو بە بواری ژینگە بۆ لەگەڵ ئەوەشدا دوا بەدوای ئەوە لە ساڵیادی دامەزرانەکەرەوە لە پێشێکەکە شاماژەم پێکرد لە ساڵیادی 47مین ساڵیادی دامەزراندنیدا سەرۆک باڵ بڕیاری ناشتنی 1 ملیۆن نەمامی دەرکرد بەدەر لەمانە لە سەردەمی شاخدا یاخود بۆ ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانێکی زۆر پێش ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند گرنگی بە ژینگەدا و بە تایبەت سەرۆک مامجەلال بەڵێ من سپاس دەکەم ئێمە ئەگەر باسی ڕۆڵی مامجەلال کەین مامجەلال خۆی کاریزمایەکە نە دروست دەبێتەوە نە کەسیشێ شوێنی بگرێت چونکە مامجەلال هەم توانیەتی لە فترەی خەباتیا لە دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخە ڕۆڵێکی گرنگ هەبێ لە گوند و شارۆچکەکان ئەو کاتێکەوەی بەدەست پێشمەرگە و بەدەست یەکێتی و بەدەست هێزەکانی پێشمەرگەوە بوو یەکێک لەو شتانەی کە هەبوو من خۆم ئەوەم بینیوە ینی ئەنجومەنی دروست دەکرد لە گوندەکان بۆ ئەوی ئیتمامێکی زۆر بە باخ و باغداری و
سەوزایی بن یەکێک لەو شتانی کە هەبوو بەڕێز مام جەلال ئیتمامی بە بەروبوومی کشت و کاڵی ئەیە زۆرترین ئیتمامی بە وەزارەتی کشت و کاڵەیە دوای ڕاپەڕین. مام جەلال هەر شیعارەکەی شیعاری یەکێتی نیشتمانی کە سەوزانیەوە دەلالە لە پوژانەوە و ژینگی جوانەکە واتە یەکێک لە ڕەمزی سەوزایی ئەوەیە ئەوە یەکێکە لەو ڕەمزانەی کە بەردەوام مەشخەڵی یەکێتی نیشتمانی کوردستان مەشخەڵێکی سەوزایی و ژینگەیەکی جوان و هەروەها دڵڕفێنی خەڵکە ینی بۆ ئەوەی خەڵک سەقامگیر و دڵخۆش و ئەمانە بێت. لەبەرەوە بەڕاستی ئەمە دەورێکی مهمیە بۆ دوایەوە دوای سەردەمی شاخ سەردەمی ئاوەدانی بوو سەردەمی دوای ڕاپەڕین و ئەوانە کە دەورێکی زۆر ئەرێنی هەبوو لە مۆزوعی ئیسجابەی پارک و باخچە و داڕوان و بەعام هەمووی گرتبەوە. ئەوەی من ئاگادارم لە کابینەی یەکەمە کە وەزیری شارەوانی کافێخان بوو داوایان کرد هەموو ئەو معسکراتانی کە لە کوردستانە هەیە معسکرە گەورەکان لە وەکو پارکی ئازادی کە معسکرێکی گەورە بوو لە سلێمانی و هەروەها لە کەرکووک لە هەولێر لە دووەک ئەمانە بکرێتە ڕەمزێکی باخچە و پارک بۆ خەڵک بۆی ئەو ئاسەوارە کۆنەی کە سەردەمی معسکرات و تەعزیبی خەڵک بووە جارێکە بە شێوەیە کە پیشانی خەڵک بن کە کۆن چی بوو ئێستا چۆنە ینی ئەوە بەڕاستی یەکێکە لەو شتانەی ئەتوانم بڵێم هەموو ئەبێ پێ شانازی بە و بیرۆکە و دروستکردنە بکەین. لە ڕووی یاساییەوە کاکاوەران تایبەت بە بواری ژینگە سەرۆک مام جەلال هیچ ڕۆڵێکی هەبووە لە بواری یاسا دانانی تایبەت بە ژینگە؟ ئەویستم دوایەوە باسیەوە بکەم لە ساڵی 2000 ئەوەی مام جەلال دەسەڵاتی سەرۆکی هەرێمیە بوو قانونێکی دروست کرد لەسەر ژینگە لەسەر دار لەسەر ئەو مخالەفاتانی کە لەسەر دار هەیە ئەمانە بکووە بە قانونی ئەو قانون تا ئێستا هەر ئەوە پەیڕەوەکرێ لە هەموو دەستگا و دام و دەستگاکانی وەزارەتی زەراعە ژینگە شارەوانی ئەوە جێبەجێکرێ بەرەوە بەڕاستی خۆی چکە پیاوێکی قانونیش بوو کاریزمایەکی سیاسی ژینگەیی بوو لەبەرەوە ئەمە ینی ئەمە تا هەتای ئەمێنێ لەبەرەوە بەڕاستی ئەم دەورە دەوری یەکێتی نیشتمانی دەورێکی مهم هەبووە لە ساڵی 2002 کە ئەنجومەنی شارەوانەکانیان دروست کرد بیرۆکەی بەڕێز مام جەلال بوو یەکێک لەو شتانەی کە هەبوو من ئەوەی لە نزیکەوە ئاگاداری کۆبوونەوەکانم چکە خۆشمە چمە کۆبوونەوەکانی ئەنجومەنی شارەوانی مام جەلال لە سلێمانیا زۆر بەشداری ئەنجومەنی شارەوانیە کرد زیاتر بۆی کە لە نزیکەوە ئاگاداری زیاتر ئیتمامی بە دروستکردنی باخچە و سەوزایی و دار و درەخت و ئاو و کارێزەکان و کانیاوەکان و حەزەکەم بزانی ژینگە هەر سەوزایی نییە ژینگە ئاوە خاکە هەوایە ئیتمامی بەو سێکتەرە زۆر زۆرە ئەنی زۆر ئیتمامی بۆ سێکتەرایە زۆر ئیتمامی بە کانی و کارێزەکانەیە بەو سەرچاوە ئاویەکانەیە چونکە ئەو کاتەی لە سەردەمی شاخی شاوا بوو ینی کانی و کارێزەکانیان زۆرە پاراست ئیتمامیان بۆ ئەوی ئەمانە بێ بە ڕێچکەیە بۆی خەڵک مەڕووماڵات بەخێوکە سەوزایی بکە باخ و باخات دروستکە بەرەو بوومە کشت و کاڵەکان خۆیان بیخۆن باشترە لەوەی کەینیکەن ئاژەڵ و باڵندە کێویەکان لەولاوە بەڵێ ئەوە هەروەها کانی و کارێزەکانیش ئەمە بەڵێ باڵندەوە ئەمانە زۆر ئینێ بوو یەکێک لەو شتانە کە هەبوو زۆر ئیتمامی بە قەراغەیە قەراغ منتیقەیەکی مەحمی بوو بۆی هەرچی ئەو گیانەوەرانە کێویانە هەیە لێ پارێزرێ یەکێک لەو شتانەی کە من بیرم بێ پۆلیسی دارستان یعنی یەکێ لە مبادرە جوانەکانی بەڕێز مام جەلال بوو کە پۆلیسی دارستان هەبێ ینی بۆ ئەوەی محافەزەی هەموو ئەو دار و درەخت و غاباتانە بکرێ ئەمە ئەگەر کوی کەیتەوە ئیسنتاجی ئەم قسانەی من و ئەو بیرۆکە و خەبات و ژینگەی بەڕێز مام جەلال وای کرێ ئێستا ئیسنتاجێکی جوانمانەیە لە کوردستانە ئێمە ئێستا خاوەنی ژینگەیەکی جوانی لەم هەرێمەیە یعنی خاوەنی ژینگەیەکین کە گەشتیار ڕومانتیەکە
ئەگەر کامەران هیچ ڕوپێویە کراوە کە لە هەرێمی کوردستانە سەبارەت بە ڕێژی سەوزایی یاخود ئاژەڵ و باڵندەکان بە شێوەیەکی گشتی چەندێکی لە مەترسیدایە یاخود خاکی کوردستان چەندی لە مەترسیایە؟ بۆی ئەگەر ئێمە باز لە ڕوپێوی کەین خاکی کوردستان بۆی ئەم تۆپباران و شەڕ و ئەمانە ئەگە تۆزێت تاسیراتێوێ بە زەگەڵەوەیە من زۆر دڵخۆشم بۆی باڵندەی تازە هاتۆتە کوردستانەوە ئەی مەجموعەیە باڵندەیە لە سلێمانی من ئەیبینم ئەو ڕەشێکە سەوتێکی زۆر خۆشی هەیە ئەمە هەتا بێ زیاکە ئەم لەم 4-5 ساڵەیە زیای کردووە هەروەها حیوانی کێوی زیای کردووە ینی ئێستا بڕۆ بۆ ئەو شوێنانەی دەرەوە سوێسکا بینی کەوە کاتە سروشت و ژینگەی کوردستان لەبارە بۆ ئاژەڵ و باڵندانەوەی ڕووی سروشتی کوردستان کە لەبارە ئەوەیە ئێستا ئیسنتاجی ئەو ژینگە جوانە وەرەگرین لەبەرەوەی دار و درەخت زیای کردووە غاباتەکان زیای کردووە زیاتر پەرەی پێێرێ و ئەم مبادرەی بەڕێز کاکپاڤڵش دەورێکی زۆر مهمی هەیە یعنی کە تۆ ساڵانە ملیۆنێدار بڕوێنی بچی بە هەموو ئەو دەشت و دەر و ئەمانەدار بڕوێنێ ئەمە بەڕاستی ژینگەیەکی جوانتر پێشکەش بە خەڵکیەکە خەڵک زان ئێستا من نمونەیەکی زۆر بەسیتە پێ بڵم ئەگە باز لە 10 ساڵەمەوە پێشکەین نیسبەی گەشتیا لە سێمانیا کەم بوو لە هەولێرا کەم بوو لە دووە کەم بوو ساڵ بە ساڵم نیسبەیە زیاکە سەپار ملیۆنێک کەس لە جنوبوانە ڕویان کردوتە سلێمانی یعنی ئەمە بەڕاستی هەتا بێ زیاکە گەشت و گوزار ئامارەکانە خەنە ڕوو بەڵێ ئێستا من ئەوەی ئامارەی کە دوێنە باس کراوم ئوتێلەکان ئێستا پڕە لە گەشتیان ینی خەڵک گەشتیان ڕووی کردووە بۆی مناسبەی یەکی شەشی شەوە ئەم مناسبەی بەهانەوەیە یەکێک لەو شتانە شارەکانی کوردستان شار و شارشکەکان بارانە بارێ لەم مانگەیە ینی ئەمە بەڕاستی مژدە خۆشکەرێکە بۆی ئەمە تا ئێستا لە مۆسمی بەهارین ینی بارێکی زۆر خۆشە ڕاست ئێمە پێڵێن بەختە باران ئەم مانگە ئێمە بەختە بارانە بەس ژینگەیەکی جوانە ینی ئەمەش ڕەنگە بۆ جوتیاران کەمێک کاریگەری هەبێ بەڵام بەگشتی ڕاستە بۆ دانەوێڵەوە جوانتر و پاکترە بێتەوە یەکێک لەو شتانە ئەم ژینگەی شارەکان هەتا بێ ڕوتوبەی زۆرە ئەو ڕوتوبێش دەورێکی زۆر بوویمی هەیە لەبەرەوە بەڕاستی ئەمە زۆر مژدە دڵخۆشکەرە ناشتنی 1 ملیۆن نەمام کاکامەران جگەلەوەی کە لەسەر ئاستی کوردستان کاریگەریەکی زۆر باشی دەبێت لەسەر ئاستی ناوچەکانی تەنانەت بۆ عێراقی سوودی دەبێت بەڵێ من شتێکی خۆشم بۆ بژێڕمەوە لە ساڵی 2016 چوون بۆ فەڕەنسا لەگەڵ حیزبی سەوزە لەوێ سیمینارمە بوو لەسەر نووسینەکەی سلێمانی و ئەمان لەسەر سەوزایی باوەڕێ بێ ئەوەنە حورمەتیان گرتمەی تۆ توانیتە 3 ملیۆندار خزمەتکی لە شارێکە کە لە زەویایە واتە تەسیراتی ژینگەی لە هەر شارۆچکەیەکە لە هەر نوقتەیەکە لە زەویە تاسیراتی بۆ هەموو زەوی هەیە لەبەرەوە بەڕاستی ئەم تاسیراتەی ئەم ملیۆنە دارە و ئەو دارانی کە ئەڕێنرێ تاسیراتی بۆ هەموو عێراقەیە بۆ هەموو دەور و بەرمانەیە ئێمە ئێستا لە کوردستانی باشوورین کوردستانی باکوورمانێ ڕۆژەڵاتمانێ ڕۆژ ئێمە لە چاو ئەوانە ژینگەیەکی جوانترمانەیە یعنی من بە ناوهەمی ئاگەڕاوم لە ناوهەمیانە ژینگەی کوردستان ئێمە ژینگەیەکی زۆر جوانە ئەگەر هەر ناوچێک لە ئاستی خۆیانێ هەستێ بۆ کارە باشترە دەورە تاسیرێکی باشیە هەموو حیزبێک لە هەموو جیانەوەی من دراسەم کردووە بە دوای ژینگەوە بێ سەرکەوتووە ئێستا یەکێتی نیشتمانی بۆچی سەرکەوتوو ینی یەکێتی نیشتمانی ینی حیزبێکی زیندووە هەتا هەر زیندووە لەبەرەوەی لە ڕووی ژینگەوە کاری کردووە یعنی ئەمە لە منیەوە وەرگرا هەتایە دوای ئەجیالەکانی ئێمەش یەکێتی نیشتیمانی یەکێتێکی زیندووە لەبەرەوەی دوای ژینگە کرد هەموو حزابە سیاسیانەی لە عالەمە لە ڕووکاری ژینگەوە ئیشکەن لە ڕووکاری سەوزاییەوە ئیشکەن سەرکەوتون ئێستا لە ئەو حیزبانی کێ لە نەمسا لە سوید لە ئەوەی من ئاگادارم لە هۆڵندا لە فەڕەنسا لە سویسرا تێگە ئەمانە و حیزبانن کە لە ڕووکاری ژینگەوە ئیژەکەن لە تورکیاش ئەمەی ئێسا ئەم سەرکەوتنەش هەر
یەکێک بوو لەو ڕووکارە ژینگانەی کەوان بەڕاستی دەورێکی زۆر زۆمی ئەوەی کە سەرۆک مامجلال چاندێتی ئێستا ئێمە و دوای ئێمە بەرنامەکەیچنەوە اینجا مەقولەیەگەی من ئەو مەقولە بە مەقولەیەکی فەلسەفی ئەزانم ئەڵێن مامجلال مامجلالە ینی مامجلال مەجالی تیان نییە مامجلالی تر مێژوویەکە هەتایە ئێمە هەروێ باسی ئەو بکەین لەبەرەوەی بەڕاستی ینی ئەمەە دووربین بووە ئەوەنە دووربین بووە ئەو دووربینیەوە کە ئێمە ئێستا بەرەکەیە خۆینەوە درستە باشە کامەران ئاماژەت بەوەدا کە سەرۆک مامجلال هەر لە سەردەمی شاخە ئەو وەشیاری بڵاو کردوێتەوە ئەنجومەنی گوندەکانی دروست کردووە ئەگەر بینە سەر ئێستا تاکی کۆمەڵگای کوردی تا چەند هۆشیاری ژینگەییان هەیە بەگشتی بەڵێ ئێمە ئەگەر باز لە تاکی کوردی بکەین ڕێژی سەوزایی لە شارەکانە دەتوانم بڵێم یەک بۆ یەک و لە داهشتی هاوڵاتیشان بەشانی فەرمانگەکانی ژەکەن هەریەکە لە ئاستی خۆی لە ماڵێکی خۆیان ئێمە ڕێژەی سەوزاییمان لە سێمانیە کە حساب کردووە یەک و لە داهشتیمان بۆ هاوڵاتی داناوە لەبەروێ هاوڵاتی شان بەشان لەگەڵ سەوزاییایش چکە خەڵکمان وا فێر کردووە دار بەنوێسا ماڵ هەیە پێ ئەی باگەرین جانی نەبێ پێ ئەی بەدا لە بە دەرگایە نەڕوێنێ پێ ئەی بە ئەگەدارێ لاواز بێ ئاوینەیە ینی ئێستا باڵە بە ئەرکی خۆی ئەزانێ ئێستا هاوڵاتی بەقەر حکومەت شان بەشان ئیش لە سەوزاییاکە حەزی لێیە لەبەرەوە زانەیە ماهیەتی سەوزایی چییە ماهیەتی ژینگەی جوان چییە ماهیەتی ئەو ئۆکسجینە چیە کە ژینگەیەکی جوان یاوە بەم کوردستانەی کە تا ئێستا ئێمە لە ڕێژەی سەوزای بارانبارین و ڕێژەی سەوزایی شارەکانی ئێمە دایمە لە پێشین دروستە ئەی میدیاکان کامەران بە بیسترا و بە بینرا و بە خوێنراوە ئەوان تا چەند گرنگیان بە ژینگەیەوە تا چەند وەکو خەمێک سریان کردووە پرسی ژینگیان کردوتە پرسێکی گرنگ کە بەردەوام قسەی لەسەر بکرێ گرنگی پێ بدرێ لە ڕێگەی میدیاکانەوە شیاری بڵاوکرێتەوە من بە حکمی ئەوەی تقریبا 22 ساڵە لە مەجای ژینگە و ئاو باخچەوەمانەیژم کردووە من ئەوەی کە زۆرینی کردوم سەتەلایتی گەلی کوردستان بووە کورسات بووە کورسا زۆری تمام بە سەوزاییە و هەروها ڕوودا و ئەمانە زۆری تمامیان پیاوە من یعنی لەو مەجاالەیە توان بڵم دەستخۆشیم بە وسیە کە کەناڵە سەتەلایتە هەیە و زۆر جار کێنیان ئەو کاتی کە سەتەلایتیانەوانیش باش بوون ینی ئەمانە بەڕاستی لە پەیجەکانە و لە ئەم سەتەلایتی تەلەڤیزۆنیانە ئیتمایم پێن و هەروەها بیرمان نەچێ خاک ینی هەل لە بیدایەتی دروستبوونی تەلەڤیزۆنەوە زۆری تمامیان بە سەوزایی و ژینگە و ئەمانەیەوە این بەرنامەیان نەبوو بەرنامەیەکی ژینگەییان نەبوو و بەسپاسەوە گەلی کوردستان بەرنامەی ژینگەیان هەیە ئەمە ینی بەڕاستی من زۆر دڵخۆشم بە ڕادیۆکەیان بە سەتەلایتەکەیان ئەمان هەڵبەت بەرنمەیەکی ژینگەیش کاکرێ بە کەسانی شارەزا و پسپۆڕێک و بەڕێستانەوە بەرنمەکە جوانتر و دەوڵەمەندترە بێت و زانیاریەکان باشتر بەڵێ من ڕەم وایە ینی ئەمە ینی تەکلیفیشە ینی لەم ڕۆژە پیرۆزەکە باسی یەکەین من داواکەم لە هەموو کەناڵە سەتەلایتەکان بەرنامەیەکی ژینگەی بەقەوتیانە بێ چکە خەڵک زۆری تمان بە ژینگە زۆر جار ئەو گلەیە لە ڕاگانەکانەکرێ کە کامەران ئەڵێ کاتێک کە گرفتێکی ژینگەی دروست ئەبێتتر ئەگە خۆڵبارین وێ ئەگەر ئاگرکەوتنەوە بێ ئەنجا زیاتر بازە ژینگاکرێت و فۆکسەکە یەخرێتە سەر ئەم گلەیە کەسایەتی وەکو من و خەڵکۆمانە لەو مەجای ژینگە سابقەیەکمانەیە کاکە لێمان بپرسنەوە وڵی کەناڵتان بۆ بین بەڕێەوە قۆڕایی سەیریکە یەک شتیکە هەیە زۆر مویمە خەڵکێگەیە وشیاری لە دار و درەخت و سەوزایی یاکەمە ئەگەر ئەم بەرنمەیە هەبێ خەڵک فێرە بێ کابراایە ئینجانەیەگە کرێ کۆڵە پارەی پیایی کاتە کۆڵی کاتە پشتی سێنێتە ماڵەوە لە بەلەکۆنادایانێ بەس ئەو ئینجانە هی ناو ژوورە هی ژوورە ئەێنێتە دەرەوە بە ڕۆژانە لەم بەرنمەیە بڕگەیەکمان هەیە تایبەت بە ڕێنمایی گۆڵ ئێتر شارەزانوانی کە شەتڵگەیان هەیە ئەوان ڕێنمایە لەسەر جۆرەکانی گۆڵ هەر جۆرێکیانە بێت زانیاری لەسەر پەروەردەکردەکەیتە ئێستا مەشتەلەکانی سلێمانی باوانە بە کڕیار و فرۆشیارانی مەشتەلیانەیە نزیکی 200 شتێکن ئەمانە ئەتوانێت کۆ بکرێتەوە لە بەرنمەیەەکانی کەسی ئەو بەرنمەیە با بەڕێەوە ئەمانە کۆکەنەوە ڕێنماییان بن
تەسەورەکەی من لەم کەناڵەوە هەندێک لەو مەشتەلانە هەیە ئێستاش دار و گوڵ بە خۆڕایەن بە هاوڵاتی ئەڵە هەر قەینا لێمان نەکڕی پارەشمان مێرە بە زۆرە بیبە بەس بێ بیبات بۆی کە لەبەروی ژینگیان خۆشەوێ ئەوانەی کە مەشتەلیانەیە ژینگیان زۆر خۆشەوێ لەبەروی لە ناوی ئاژین ئەوەی کە باخەوانە ژینگی زۆر خۆشێ ئەوەی کە خەڵکی دیهاتەکانە ژینگیان خۆش ئەزان چییە مەوزوع مەهامی ئەمانە لەبەرەوە بەڕاستی ئەمە دەورێکی باشی هەیە ئەگەر بکرێ و من تەکلیفەکە شمەرەوەیە جا کاکامەران هەر لە بابەتی ژینگەیەکەیە ئەمێ ئەوە بپرسم ئەکرێت ژینگە تێکەڵ بە سیاست بکرێ زۆر جار بە تایبەت لە کەناڵەکانی ڕاگەیاندنە کە بابەتێکی ژینگەیەتە پێشەوە یاخۆ ڕووداوێکی ژینگەی دروستە بێ کەناڵەکە لە بەرژەوەندی خۆی هەواڵەکە دادەڕێژێت و باسیەکە ئەکرێت ژینگە تێکەڵ بە سیاست بکرێشتی وابێ وڵی ئێستا بڵم چ وڵاتە وای لاتۆ چکاڵ بژاردنوانەی تا هەرێکە بە جۆرێ باە بەلای بەس بەڕاستی من ئەڵێم ئەوە ناڵێم ئەڵێم ژینگە شتێکی زۆر مقدسە ئێمە هەمومان ئۆکسسیژین هەڵەمژین هەمومان باری دەرونیمان خراپە ئەگەر دار ببینین بڕبرێتەوە ئێمە بە دەشتێکا بڕۆین داریتیانە بێ زرد بێ باری دەرونیمان قورسەوێ کەسەکە بەلای غاباتێکە ئەڕۆی بەلای باخێکی گەورەیە ئەڕۆی لە خۆتۆ دڵی خۆشە بەلای سیاجێکە ئەڕۆی چڵی دار و گوڵی پێوێ هەنار مینە ئەنجیرە نازام چییە سەوزاییە لە بەهارا خەڵک بۆچی دڵی خۆشە لەبەرەوەی ژینگەیەکی جوان ئەو شاخ و داخ و هەمووی سەوزاییە لەبەرەوە بەڕاستی ئیتمامان بە بەرنامەی ژینگەیی زۆر میمە بەس نەکرێ بە سیاست ڕاستە هەرێکە حیزبێک ئەهدەفێکی هینێکی شعارێکی هەیە هەرێکی حیزبێک شعارێ ئەو حیزبی کە هەیە کە شعارێکی خۆیە با لەسەر شعارێکی خۆی ئیشکە نەک خەلە لێ بدۆ زێدۆبی کا بە هەراوانە بەڕاستی ئەمە بۆ حاڵەتە نەفسەکانی بە هەندێک پێی جوامانە دروست بە بەڕاستی حاڵەتی نەفسی خەڵک خەریکە تێگە چیە بەزەگە بێت و تۆ ڕووکارە سەوزایی و ژینگە جوانەکە و مەشووی ئاو و کانیەک و شەلالەیەکی جوان بینتە پێش و پیشانی بینەر بیت و لەسەری باسکەی باسی جۆرەکانی گوڵ و باسی جۆرەکانی دار و درەخت و نازەم جۆرەکانی ئەو بەرەمە کوشت و کاڵانە بکرێ تەسەورەکەم خەڵک زیاتر مرتاحە بێ ئەنی هەرواشە خۆی مەجالی لە هەموو خەسخانە دەرونیەکان لە هەموو دنیاە تێگەی لە شەستی سەوزاییە سەوز و گوڵۆمانێ بۆی ئەو نەخۆشە حاڵەتە دەرونیانە بۆ درستە پرۆژەی وەبەرهێنان کە ئاکرێ زان پرۆژانی کە لە سێمانی ئاکراوە ئەوە پێم بە یاساش ڕێکخراوەتەوە لە سا 25 سەزاوە ئێمە ساڵی 2016مان تەسبیت کردووە یعنی یەکێک لەوانەی کە دەوری بۆ من بووم لەگە وەزیری شارەوانی قسەم کرد تەسبیتمان کردووە بەڵام بۆ مەرجەخزمەت بکرێ سەیریکە پرۆژەی وەبەرهێنان ئەو سەوزایە جوانەوە نەیتماین پێم بۆی زیاتر مشتری ڕاکێشن ئەمە یەک دووەم ئەوانەی کە لێوان مرتاح بن ینی تو خەڵک بۆ چیە چێتە پرۆژەوە ژێتە ئەو پارەیە بە شوقی خانووشێ زانتر بیکڕێ بە ڕاستە بەس بۆ مەرجێک کە خزمەتیش بکرێ باڵێ بێ خزمەتیش ئەو هەندێک لە باخچەکان هەیە بە تایبەت باخچەی کۆڵانەکانە باخچە بچووکەکان کە دروست کراوە بەشێکی خەریکە وشکە بێت بەرە وشکی ڕوات ئەمان ئەرکی کێیە کاکەمەرە وڵی وشک بوون و شارەوانیە خۆی نا ئێمە بڵین لە سیستەمێکەیە لە کوردستانە لە دووەک و هەولێر و سلێمانی و هەڵەبجە و کەرکووک ئەمانە هەیە ئەمانە بەڕێوەبەرایەتیەگەیە پێڵم بەڕێوەبەرایەتی باخچەکان لە هەولێر بەڕێوەبەرایەتی ئەندازە و پارکەکانە هەسەر بە شارەوانیە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سەر بە شارەوانی و سلێمانی مەساحی ئەو سەوزایی و باخچە و پارکەکان ئەمە ئەو بەڕێوەبەرایەتی هەڵەسی با بەڕێوە بە لە ڕێی کۆمەڵێ بنکە کە لە سێمانیا تەوزیع کراوە بەنیسبەت باغ نییە بڵین زەردێ بەس ئەوە بەڕاستی بارانەکە وای لێ کردو 3 جارە بژارەکەن هەر باخێک ئێسارم باخی ئێرە چەند جار بژار کراوە هەر بژارە کرێ لە بەری بارانە بارێ بژار پێیابێ ئەم بژارە بەردەوامە دوای بژارکردن ئاویرێتەوە چیمەنەکان و سەوزە بێتەوە من یەکێک لەو شانەی کە زۆر دڵخۆشم ئەم بارانانەی ئەخیر داری جوان کردووە داری شتۆتەوە تەسەور کە پار من خەفەتم بە دارەکانی سلێمانی ئەخوارد چەند ساڵ ئێمە هەوڵمانەیە لە هاوی نامان شت بەتەن کرد خەفەتم بە دارەکانی سلێمانی ئەخوارد
2 ملیم تۆز لەسەر گەڵاکان ئێستا گەڵاکان تۆزی پێوە نییە ینی ئەم بارانە زۆر جوانی کردووە درستە باشە کاکەمەران ئەو درەختانە یاخود ئەو گوڵ و درەخت و شتانە بەگشتی تەنانەت بە چیمەنەکانی شۆکە لە هەرێمی کوردستانە هەیە تا چەند لەگەڵ ژینگەی ئێمەیە گونجاوە تا چەند بەرگەی ڕەشەبا پلەی گەرمی بەرز پلەی نزمی پلەی گەرما ئەمانە تا چەند کاریگەری هەیە و تا چەند بەرگە ئەگرێت من دوو شت یەکەم هەموو جارێم کەناڵانە بازە داری سەبەحبەحەکەن ئەڵێم دارە کاکە ڕەشەبای خایشگێنێ کاکە لە هەموو دنیا ڕەشەبا بینە ئاڕوخێنێ پاپۆر غەرقەکە پرۆژەیەک هەچی قامیش و سەقفە بای بە ئەمانە بەڕاستی یەکێک لەو دارانەی کە هەیە من دایمە باسی یەکەم داری سەبەحبەح یەکێکە لەو دارانەی کە بە حیاتی نافۆتێ بشکێ هەر هەڵەیاتەوە بیبڕیتەوە هەر هەڵەیاتەوە کەمترین ئاوی ئەوێ زۆرترین لەگەڵ ژینگەی ئێمە گونجاوە زۆرترین تەدەفەقی ئۆکسجینی هەیە لە هەموو دارەکانی کە زۆرترین ینی زۆرترین غازی دووەکسیدی کاربۆن هەڵەمژێ بە هەموو غازە ناتەبیعەکانەوە کە ئێستا لە سروشتی کوردستانە هەیە زۆرترین تەدەفەقی ئۆکسجینیە دایمەشی گەڵای سەوزە لەبەرەوە دارانەی کە لە کوردستانە گونجاوە داری سنەوبەریا زۆر باشە چکە داری سنەوبەریا داری سنەوبەریا لەو دارانەیە کە هەمیشە سەوزە داری کالیپتۆز یەکێکە لەو دارانەی کە ئاوی نایە من لەگەڵ ئەو ڕێسا و یاسایانی مەڵێن وەڵا ئاوی ژێر زەوی هەڵەمژێ خۆی دەمارە گەڕێ بە دوای ئاوە خابێرە تروم پابیاڵی بژێ و لەسەرەوە فڕێ باتە شتیوان نییە کالیپتۆز یەکێکە لەو دارانی بۆ خابات باشە بۆ دەرەوەی شار باشە نەک بۆ گەڕەکان چکە بەڕاستی ڕەگوڕی شاڵی زۆر بەقەوەتە ئیتر شۆستە هەڵەکەنێ قیر هەڵەکەنێ ئەوانە ماڵان بۆ ئەو دارە زۆر مەلاییمە هەروەها داری تو زۆر هەروەها داری نارۆندا ئەمانە بەڕاستی ئیتمامێکی زۆرمان پێ کاتۆتە سلێمانیەوە دەستان خۆش بێ کاکەمەران ماندوو نەبن خەریک کاگەینە کۆتایی پرۆگرامەکە جا منەمێ ئەوە بپرسم کە ئیکێتی نیشتیمانی کوردستان هەر وەکو ئاماژەت پێدا لە سەردەمی شاخەوە تا ئێستا گرنگیەکی زۆری بە ژینگەیەوە و بوارەکانی تریش بەگشتی بەڵام ئێمە بازە ژینگاکەین پێویستە بۆ لەمە دووە چیتر بکات بۆی کە گرنگێکی زیاتر بە ژینگەوە و کوردستان و ژینگەی کوردستان زیاتر بپارێزێت من زۆر دڵخۆشم بەو مبادرەی کاک پاڤڵ کە بڕیاریاوە لە هەموو ساڵ دامەزاندنیەکە بڕیار 1 ملیۆن داربە لە 47 ساڵیادی 47 بڕیاریە و یەکەم کەسیش لە کوردستانە من تەسریحما لە کوردستان ئەو لە ساڵەکە بوو لە ناو پاپۆرای جەماوەرا بوو من لە کوردستان چووماوێ قسەم کرد لەسەرەوە مبادرەیەکی زۆر جوانە داواکارم لە کاک پاڤڵ ئەمە بەردەوام بێ چکە بەردەوامی لە ژینگەی شارە و شارۆچکەکان بە ملیۆنێ دار وای لێ هەموو حیزبەکان اینجا شتێکە پێ بڵم لەگە مبادرەکەی بەڕێز کاک پاڤڵە حیزبەکانی عێراقیش دەستیان پێ کرد دوای مانگێ دەستیان کرد بە داڕوانن چاودێکەریکی باش بەڵێ چاودێکەریکی باشە ینی ئەوە شتێکی بەس ئەمە تازەگەریە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە لەسەر ئاستی عێراقیش یەکەم کەس بۆ یەکەم حیزب بۆ کە بڕیارێکی لەو شێوە دەرکات دەستەکانە خۆش زۆر سپاس ئێمە سپاسی تۆکەین بۆ تەواوی قسە و زانیاری و ڕوونکردنەوەکانە سپاس بۆ کامەران حەمە ساڵح کە بەڕێزیان شارەزای بواری ژینگەن و سپاس بۆی کەنە بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا بینەرمامون کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان بمێنن بە خێر و خۆشی خواتان لەگەڵ